دیاریکردنی یەکەمینەکان. بۆ خۆپاراستن لە گرژی دەبێت لە هەموو کارەکانمان خوددا یەکەمین دابنین، تەنانەت لە ڕوانگەمان بۆ بەکارهێنانی شتە مادیەکانمان. ئەم بنەمایە تەواوکەری بنەمای پێشوو کە باس لە دیاریکردنی یەکەمینەکانمان کرد بۆ ئەوەی بەجددی لەم بنەمایە تێبگەین. دەبێت خۆمان لە شوێنی پەترۆس و ئەندراوس دابنین کاتێک گوێیان لە فێرکردنەکانی عیسا بوو. خۆتان لە شوێن یاقوب و یۆحەنا دابنێن کە وازیان هێنا لە کاری ڕاوەماسی. خۆتان لە شوێنی مەتا دابنێن کە وازی لە باجگری هێنا. هەروەها هەموو ئەو خەڵکە کە بان کران بۆ ئەوەی شوێن کەوتەی عیسا بن. ئێمە نازانین کاریان چی بوو، بەڵام هەمویان وازیان لە ئیش و کارهێنا. ئایا نیگەران دەبن؟ دووبارە بیر ناکەیتەوە بیر لە زەبەدی بکەرەوەکە خاوەن کاری ئەو چوار پیاوە بوو کە ڕاوەماسییان دەکرد و هاوبەشی بوون کە ڕەنگە بەڵێنی پێیان دابێت موچەکانیان پێ بدات تەنانەت ئەگەر شوێنی عیسا کەوتبن. دۆخی هاوسەرەکانیان چۆن بوو؟ پەترۆس ژنی هێنا بوو، منداڵیشیان هەبوو. ئەو بڕیارە چی بوو کە قوتابیەکان دایان؟ پاڵنەری یاقوب و یۆحەنا چی بوو؟ چونکە پێش ئەوەی عیسا لە خاچ بدرێت، دایکیان لەگەڵیان هاتە لای عیسا و پێیگوت مەتا 20:21. ئینجا دایکی کوڕەکانی زەبەدی لەگەڵ کوڕەکانی هاتە لای عیسا و کڕنۆشی برد و داوای لێکرد شتێکی بۆ بکات. ئەوەیش پێی فەرموو چی دەوێت؟ گوتی بفەرموو بە هەردوو کوڕەکەم لە شانشینەکەتدا یەکێکیان لە لای ڕاستت و ئەوەی دیکەیان لە لای چەپت دانیشن. پاڵنەری مادیان هەبوو، پەیوەندی بە پلە و دەسەڵاتیش هەبوو. ئەیسا ماوەی 3 ساڵ کاری لەسەریان دەکرد تا ئامادەیان بکات بۆ فەرمانە مەزنەکە. لەم بانگراوندەوە با ئایەتی 25 بخوێنینەوە. بۆیە پێتان دەڵێم خەم بۆ ژیانتان مەخۆن کە چی دەخۆن و چی بخۆنەوە، هەروەها بۆ جەستەتان کە چی بپۆشن. ئایا ژیان لە خواردن گرنگتر نییە یان جەستە لە جل و بەرگ؟ عیسا نیگەرانی و بڕیارە سەختەکانی ئەوانی دەزانی. ئایەتی 26 سەیری باڵندەی ئاسمان بکەن، نە تۆ دەکات و نەدەڕوێنە و نە لە ئەمبار کۆ دەکەنەوە. لەگەڵ ئەوەشدا باوکی ئاسمانیتان بە خێویان دەکات. ئایا ئێوە لەوان بە نرختر نین؟ بێگومان ئەو لەگەڵ قوتابیەکان و لەگەڵ ئێمەش دەدوێ. لە ئایەتی 27 باس لە نیگەرانیەکانیان دەکات. کێ لە ئێوە ئەگەر خەم بخوات دەتوانیت 1 کاتژمێر لە تەمەنی خۆی زیاد بکات؟ ڕەنگە قوتابیەکان کاتێک سەر دەکەوتنە سەر چیاکە لەگەڵ یەکتر گفتوگۆیان کردبێت و بڵێن چی بکەین چۆن کاروباری خێزانەکانمان بەڕێوە ببەین. ئێمە بڕیارماندا بکەوینە شوێن عیسا. دوای ئەوە چی ڕوو دەدات؟ عیساش دەفەرمووی هەروەها بۆچی خەمی جل و بەرگتانە؟ سەیری گوڵی سەوسن بکەن، چۆن گەشە دەکات، نەخۆی ماندوو دەکات و نەدەڕیسێت. بەڵام پێتان دەڵێم تەنانەت سلێمانیش لەو پەڕیش کۆمەندایەتیەوە وەک یەکێک لەوانەی نەپۆشیوە. ئەیکەم باوەڕینە ئەگەر خوددا ئەو گیایەی کە ئەمڕۆ لە گێڵکەیە و بەیانی دەخرێتە تەنورەوە بەو شێوەیە بپۆشێت، ئایا ئێوە زیاتر نین هەتا بتان پۆشێت؟ ئەیسا لەگەڵ قوتابیەکان دەدوێت کە گوتیان وا ئێمە واز لە تۆڕەکان و ئیشکردن دەهێنین و شوێن دەکەوین. دواتر چارەسەری نیگەرانیان پێدەدات. ئایەتی 33 بەڵکو یەکەم جار داوای پاشایەتیەکەی خوددا و ڕاست و دروستیەکەی بکەن. هەموو ئەمانەتان بۆ دابین دەکرێت. عیسا پێیان دەفەرموێ ئەگەر باوەڕتان هەیە کە من مەسیحم، ئەوە هەموو ئەوەی پێویستیتان
پێیە بۆتانی دابین دەکەم. لەم ساتەدا هێشتا باوەڕیان پێی نەهێنابوو. هەرچەندە ئەندراوس پێش 6 مانگ لە ئۆرشەلیم کاتێک براکەی بان کرد و پێی گوت وەرە ببینە ئایا ئەمە مەسیح نییە؟ لێرەدا مەسیح مامەڵە لەگەڵ نیگەرانی دەکات. ئەو چاودێری ئەم بابەتە دەکات و هەستی پێکردووە. بێگومان ئەمە لەسەر ئێمەش پەیڕەو دەکرێت. لێرەدا عیسا نافەرموویت کە ئێمە بەرپرسیارەتی مرۆڤانمان نییە. پۆڵس لە دووەم نامەی ساڵۆنیکی بەشی 3 و ئایەتیدا دەڵێ تەنانەت کاتێک لە لاتان بووین ئەم ڕاستپەردەیەمان پێدان ئەوەی کار نەکات ناخوات. ئەمووشانە بەهێزن. خەڵکێکی تەمبەڵ و بێپرسیار هەبوون لە کلێسای ساڵۆنیکی. پشتیان بە خەڵک دەبەست بۆ ئەوەی پێداویستیەکانیان بۆ دابین بکەن. پێویست بوو پۆڵس ئەم بابەتە چارەسەر بکات. تیمۆساوسی یەکەم 5:8 بەڵام ئەگەر یەکێک بایەخ بە نزیکەکەی نادات بە تایبەتی ئەندامانی خێزانی ئەوە نکۆڵی لە باوەڕ کردووە خراپتر لە بێ باوەڕ. بێگومان قوتابیەکان شارەزایی ئەم بابەتە بوون کە دەبێ گرنگی بە خێزانەکانی خۆیان بدەن چونکە ئەوانە پیاوانی خوددا بوون. بۆیە دەبێ هاوسەنگی هەموو ئەم شتانە بکەین و ئەم بنەمایە دووبارە بکەینەوە. بۆ خۆپاراستن لە گرژی دەبێ لە هەموو کارەکانمان خوددا یەکەمین دابنین تەنانەت لە ڕوانگەمان بۆ بەکارهێنانی شتە مادیەکانمان. پرسیاری تێرامان و وەڵامدانەوە. فێرکردنی عیسای مەسیح دەربارەی نیگەرانی لە وتاری سەرچیا چۆن دەگونجێت لەگەڵ ئەوەی پۆڵس لە فیلیپی 4:7-8-19دا گوتی. فیلیپی 4:6 نیگەرانی شتێکی هەڵە نییە بەڵام چۆن ڕەفتار لەگەڵ نیگەرانی بکەین. قوتابیەکانیش نیگەران بوون. بێگومان ئێمەش نیگەران دەبین بە تایبەت ئەگەر دۆخەکە سەخت بێت. نیگەران مەبن بەڵکو با لە هەموو شتێکدا داواکاریتان بە نوێژ و پاڕانەوە و سوپاسگوزاریەوە لە لای خوددا زانراو بێت. خوددایە من پێویستم بەکارە پێویستیم بە تەندروستیەکی چاکە. خوددا هەموو ئەمانە دەزانێت. ئاشتی خودداش ئەوەی بەرزترە لە هەموو تێگەیشتنێک. دڵ و بیرتان بە یەکبوونتان لەگەڵ عیسای مەسیحدا دەپارێزێت. واتە خوددا دەتوانێت ئاشتیمان پێ ببەخشێت لە ناوەندی ئەم دۆخە سەختە ئەوەی عیسا ئامۆژگاری دەکات. ئەمڕۆ لەسەر ئێمەش پەیڕەو دەکرێت. پۆڵس لە فیلیپی 4:7-8 دیاریەکی پێگەیشت کە لە زیندان بوو لەگەڵ سەربازێکی ڕۆمانی کۆت کرابوو. پێداویستی جۆراوجۆری هەبوو دەیگوت ئێستا هەموو شتێکم هەیە زیاتر لە پێویست. ئەو شتانەی ئەپەفرۆدیتۆس لە لای ئێوە هێنای وەرم گرت و تێر بووم. ئەپەفرۆدیتۆس نوێنەری کلێسای فیلیپی بوو. هەندێکیان هەژار بوون لەگەڵ ئەوەش بەخشیان. بۆنێکی خۆشە قوربانیەکی قبول کراوە دڵی خوددا خۆش دەکات. خودای من هەموو پێداویستیەکانتان دابین دەکات بەپێی دەوڵەمەندی ئەو شکۆیەی لە عیسای مەسیحدا هەیەتی. خوددا بەڵێنی داوە کە هەموو پێویستیەکانمان دابین بکات. بێگومان نعمەتیش پێمان دەدات تا بەرگەی سەختی و فشار و گرفتەکان بگرین کە لەم ژیانەدا تووشمان دەبن. هەڵبەت ئەو خەڵکە کە گوێیان لە مەسیح دەگرت سەختی زۆریان هەبوو. عیساش ئەو کەسانەی ئامادە دەکرد بۆ ئەوەی جیهان بگۆڕن. بنەمایەکی بەهێزمان هەیە کە دەتوانین پێی بژین. بۆ خۆپاراستن لە گرژی دەبێت لە هەموو کارەکانمان خوددا یەکەمین دابنین تەنانەت لە ڕوانگەمان بۆ بەکارهێنانی شتە مادیەکانمان.